ئازادی ژن پێوانەی دیاریکەرە بۆ ئازادی کۆمەڵگا، بۆ گەڕاندنەوەی ئیرادەی ئازادی ژن و بۆ تێکۆشان لە ڕێگای ئازادی. ژنان بە درێژایی مێژوو بۆ وەرگرتنەوەی ئازادی مرۆڤ و مافە لێسەندراوەکانیان لەلایەن سیستەمی دەسەڵاتخواز و پیاوسالارەوە لە تێکۆشاندا بوون. ڕۆژی 8 مارس کە ساڵڕۆژی بەرخۆدانی ژنانی کرێکارە و لە هەموو شوێنێکی جیهان ڕێزی لێدەگیرێت و لە ڕاستیدا ئەم ڕۆژە ببێتە هەبێنێک بۆ پەیمان نوێکردنەوە و بەڕێخستنکردنی ئازادی خوازان بۆ خەبات لەم ڕێگەیەدا. پێویستە ژنانی پێشەنگ بۆ خڵقاندنەوەی ئیدۆلۆژی ژنمێحوەر و بەکارهێنانی بۆ نەوژەنکردنەوەی شۆڕشی ئازادی مرۆڤایەتی هەنگاوی پتەوتر و قایمتر لە هەموو کات هەڵگرن. 8 مارس لە هەموو دایکی شەهیدان، بەندکراوان و ڕێگەبارانی ڕێگای ئازادی پیرۆز دەکەین. ژن، ژیان، ئازادی. نیرو بخشیدن به زن لازمه سوسیالیست است. رهبر آپو 8 مارس را به مادران شهید سرزمینمان، به زنان در بند در زندان که برای رهایی از اسارت نظام مردسالار از هیچ رنجی فروگذار نکردند، به مادرانی که فرزندانشان را در راه انسانیت تقدیم سرزمین و خاکشان کردند تبریک میگویم. 8 مارس یعنی لیلا گوون، 8 مارس یعنی زینب جلالیان، 8 مارس یعنی شیرین علمهولی، یعنی آرین، یعنی زیلان و اوستا. این روز را به تمامی زنان سرزمینم که دلیرانه در مقابل ظلم و ستم قد علم کردند و هرگز تسلیم نابرابری و بی‌عدالتی نشدند تبریک میگویم. ژن، ژیان، ئازادی. کۆمەلگای ئازاد، ژنی ئازاد. بژیرێ بەراپۆ، بژیرێ بەراپۆ.